سوريا احتاج إيران وروسيا ونجدرها نكار تأثير بين الناخوة. سکرتێرێ پارتیا دەموقڕاتە کوردستان سووریا بێسەردانێکی گەهشتە ئەڵمانیا و بەژارێ ئەیسنی ئەڵمانیا ژمارەیەک جبینێن سیاسی و ڕێخستنی ئەنجامدان. محەممەد ئسماعیل سکرتێرێ پارتیا دەموقڕاتە کوردستان سووریا بێسەردانێکی گەهشتە وڵاتی ئەڵمانیا و بەژارێ ئەیسنی ئەڵمانیا لەگەڵ ئەنوەر مەسیفی بەرپرسیارێ لقی شەشێ پارتی دیموکراتی کوردستان جویە. دەیجوینێدا ڕەوشارەوەندە کوردی وڵاتێنێکی تیا ئەوروپا بەگشتی و لە وڵاتی ئەلمانیا بێ تایبەتی هاتە بەحسکردن و هەروەها ڕەوشە سووریە بگشتی و یا ڕۆژ ئەڤای کوردستانێ بێ تایبەتی هاتنە گوتوبێشکرێن. هەروەها محەممەد ئسماعیل سکرتێرێ پارتیا دەموقڕاتە کوردستان سووریا لەگەڵ شاندەکەیەکی تیا گشتی یا نویسکار و ڕۆژنەمەوانێن کورد لە سووریێ جویا و ژمارەیەک مژار دەجوینێدا گوتوبێشکرێن. هەر ئیرۆ لە بەژارێ ئەیسنیە ئەڵمانیا محەممەد ئسماعیل سکرتێرێ پارتیە سەمینارەکە سیاسی دەربارەی دۆزە کوردی و ڕەوشە سووریە دارخست و بریارە سکرتێرێ پارتیا دەموقڕاتە کوردستان سووریا دێ چارچۆڤەیە سەردانەخۆدە بۆ ئەڵمانیا لەگەڵ بەرپرسیارێ دۆسەیە سووریە دووەزارەتە دەرڤێ ئەڵمانیادا بێجوێ. بەریاک و محەممەد ئسماعیل سکرتێرێ پارتیا دەموقڕاتە کوردستان سووریا سەردانە ئەڵمانیا بکەی گەڕەکە ڕێخستنی و سیاسی وڵاتی تورکیا ئەنجامدا چەندین جوینێن سیاسی و ڕێخستنی لە دارخستن و لەگەڵ ئێل و کەسایەتیە ناودارژی زنجیرێک جوین لە باژار و باژارۆکێن تورکیا سازکردن. دێگەرا تورکیا دەست کردێرێ پارتیەتە کەزیل سەرگرنگیە پێشخستن و ئەکتیڤکردنا کارێ ڕێخستنی کرد. دێ جوینێن ڕێخستنیدا بەحسا پێشبەچوونێن سیاسی ئەنقادە سووریە و ڕۆژاوای کوردستانی کرد. هەروەها لە بەژارێ ئۆرفاژی سکرتێرێ پارتیا دەموقڕاتە کوردستان سووریا لەگەڵ شاندەکە ڕەسپی و سەرۆک ئێلێن کوردیەن کوبانێ و عەفرینە و سەرۆک ئێلێن سووری و شاندەکە پارتیایەکی تیا کوردستان سووریا بسەرۆکاتیە حەنان عەباس جویە. سکرتێرێ پارتیا دەموقڕاتە کوردستان سووریا دەجوینێن خۆدەیەن ڕێخستنی بەهتر ڕۆناهی خستە سەر ئەکتیڤکردنا کارێ پارتیا دموقڕاتە کوردستان سووریا دناوە جەماوەردە و ئاماژە بێ گرنگیە ڕۆڵە ئەنجومەنە نیشتمانیا کورد لە سووریەوە کە سەیوانەکەی بۆ تەوایە کوردان لە سووریە کرد و تەکەزیل سەر پێویستیە پێشخستنە ئەنجومەنە نیشتمانیا کورد لە سووریە کرد.